لاوانی سیروانی نوێ سەرکەوتنی نوێی لا خولی نابی لاوانیانەکانی کوردستان تۆمار کرد و پێش کۆتاتنی یاریەکانی ئەم خۆناغەش پێشەنگی بە سوودی خۆی یەکلا کردەوە. لا خولی نایابی لاوانی یانەکانی کوردستان سیروانی نوێ لە پێناو مسۆگەرکردنی پلەی یەکەم و سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو لە یاریگای ئاشتی میوانداری لە لاوانی ڕانیە کرد. هەر لە سەرەتاوە یاریزانانی سیروان کۆنتترۆلی یارەکەیان کردبوو، چەندین جار هەوڵیاندا بە گۆڵی ڕانیە بگەن، بەڵام گۆڵکردنیان بۆ کۆتا ساتەکانی یاریەکە دواکەوت لە ژێمی یەکەم کاتێک لە خوڵێکی سیوەشت دیاری توانی گۆڵی پێشکەوتن بۆ سیروان تۆمار بکە و جێمی یەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتات. لە جێمی دووەم با پێچاوانەوە سیروان ڕاستەوخۆ هێرشەکانی بۆ سەرگۆڵی ڕانیە چڕ کردەوە لە پێناو یەکلاکردنەوەی سەرکەوتنەکەی. لە خوڵێکی 47 میرکۆ ئیدریس توانی گۆڵی دووەم بۆ سیروانی نوێ تۆمار بکە. پاژەوەی ڕانیان نەیتوانی هیچ گۆڵێک لە یارەکەدا تۆمار بکات لە خوڵێکی هێشتا دیاری دووەم گۆڵی خۆی و سێم و سەرکەوتنی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. یارەکەش بە 3 گۆڵی بێوەڵام لە سوودی سیروانی نوێ با کۆتار. بەناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم. بێگومان ئەو خولانە تەئسیری خۆیان هەیە بۆ دروستبوونی یاریزان. ئەو خولانە هەتا چەند بکرێتەوە تازە بەگەیشتوان و لاوان بە دڵنیاییەوە نادیەکانی کوردستان سوودیان لێ دەبینن و دەبنە یعنی داهاتوێکی باش بۆ یانەکان. سەرەتا بەناوی خۆی گەورە ئێمە ئەم ساڵ ئامادەکارێکی باشمان کرد بۆ مەرحەلەی یەکەم کە خولی پارێزگاکان بوو دوای ئەو تەسفیاتەکەی بۆ سەرتاسەری. ئێمە بۆ پارێزگاکان ئامادەکارێکی باشمان کرد و سپاس بەخوا توانیمان بە ئەنجامێکی باش بە یارەکان تێپەڕ بین و بە پلەی یەکەم سەرکەوین. بۆ مەرحەلەی دووەم بۆ سەرتاسەریەکەی خولی کوردستان ئەوە ئەبێ ئامادەکارێکی باشتر و چرترکەینەوانە و یەک دوو یاریزانیش پێویستە بۆ پێکاتەکان بتوانم ئینشاڵڵا ئیزافەیکەم. بەم سەرکەوتنەشی سیروانی نوێ بە پێشەنگی گروپەکەی خۆی گەیاندا قۆناغی داهاتوو با کۆکردنەوەی 22 خاڵ. لە دوامین یاریشیدا ڕوبەڕوویانەی دەربەندیخان دەبێتەوە لە قۆناغیەکەمدا کە یارەکە هیچ گرنگیەکی بۆ سیروانی نوێ نابێت و هەموو ئەنجامەکانی لە سوودی خۆی یەکلا کردوێتەوە.